سڵاوتان لێبێ لە شاری قەڵاو منارەوە زیتەڵەکانی هاوڕێم. ئەم ڕۆژ لە یەکێک لە قوتابخانەکانی هەولێرین لەگەڵ مناڵە ئازیزەکان باسی میوە و گرنگی میوە و سوودەکانیتان بۆکەین. لەگەڵمان بن. گوی باشی دەنگت بڵند کە دەنگ بڵندکە. نێو چییە؟ چی؟ یحیا کوی؟ باشی لە سەفی چەندی یحیا؟ ئافەرین یحیا هەر بژی. یحیا تو قوتابخانەت خۆش دەوێ؟ زۆر لەبەرچی؟ ئافەرین لەبەرەوەی لە قوتابخانەشت فێر دەبی، لە قوتابخانە زانست و زانیاری فێر دەبی، بیرکاری فێر دەبی، وایە؟ باشە ئەوە ڕسمی چییە لە کتێبەکەت؟ سەعاتە لە سەعات دەزانی؟ ئافەرین ئەبێ هەوڵ بەی بزانی لە مەوتووە. باشە پێم بڵێ ئەتۆ حەزت لە چ میوەیەکە؟ سێو زۆر خۆشە. سێو میوەیەکی گەلە خۆشە. ئەمنیش بۆ خۆم جار میوەی دەخۆم، سێوی کەسک دەخۆم، سێوی زەردی دەخۆم، سێوی سۆری دەخۆم. دەبێ هەموو میوەیەکی بخۆی. لەبەرچی حەزت لە سێوی زەردە؟ ئافەرین لۆدان باشە، لۆ کەپووی باشە، ڤیتامینی زۆر باشی تێدایە. باشە ئەتو گۆرانی دەزانی؟ ئەدی دەزانی چەپڵەیەکی قایمم لۆ لێدەی؟ ئەمن ناوم چییە؟ زیتەڵەت بیر چۆ زیتەڵەی هاوڕێت؟ ئەمن ناوم چییە؟ ئافەرین یەک چەپڵەی قایمی لۆ زیتەڵەی لێدا دەی هەربژی. ئافەرین یەحیا سپاس. کوی باشی نێوە چییە؟ ڕۆشنا سەیری ئەو چاوە جوانەی ڕۆشنا ئەیاوار گەلک جانە. ڕۆشنا ئەتوو ئەمن دەناسی؟ من نێوم زیتەڵێ لە سلێمانیەوە هاتووم لۆ کنەنگۆ مندارەکانی هاوڕێ. ڕۆشنا ئەتو پێت خۆشە مناتمە هەولێرێ؟ بڕۆمەوە یان هەر لە هەولێرێم؟ ئەدی نەچمەوە مارێ خۆمان لە سلێمانی دوایی بابم بیرم دەکا. باش ئافەرین ڕۆشنا لە سەفی چەندی؟ دوو. ئافەرین ڕۆشنا تو چ میوەک زۆر دەخۆی؟ فراولە. ئافەرین فراولە زۆر خۆشە. ئەمنیش دەخۆم، ئەم هەموو میوەک دەخۆم. ئەتوش پێویستە هەموو میوەک بخۆی. باشە لەبەرەوەی هەر میوەک سوودی خۆی هەیە. باش ئافەرین گۆرانی دەزانی؟ ئەمە گۆرانیەک لۆ برێم. ئەمە زۆر شەیدایە و گۆرانی نێمەکە دەرێ بەبا بچکۆلە مەگری بەرخۆلە دایا دەستی گیراوە منی لای تۆ داناوە منی شەرچەند مندارم خەریکی ئیشی مارم. ئەوەی دیچی بوو هەرەوە نەبیرمەوە خۆش بۆ گۆرانیەی دە چەپڵەیەکی بەهێزم لۆ لێدا. ئافەرین ڕۆشنا گەلە قستە ئەیاوار سپاس. کوی باشی ئەمن گەلک باشەمە. دوو کوی ناوت چییە؟ ئەیمەن ئەو ڕۆوانەی چیتانەیە؟ بیرکاری. لە بیرکاری باشی؟ هەر بژی لە چوانێکی زۆر باشی؟ ئینگلیزی. لە ئینگلیزی. هەلاو ئەیمەن پێت خۆشە ئەمن تۆ بیناوڕێ؟ ئەمنیش پێم خۆشە. ئەیمەن لە سەفی چەندی؟ ئافەرین ئەیمەن پرسیارێکت لێ دەکەم. ئەتوو چ میوەیەک زۆر دەخۆی؟ مۆز. لەبەرچی؟ ڤیتامینی. ئافەرین ڤیتامینی زۆر باشی تایە مۆز. سوودی هەیە بۆ خوێنمان لە بۆ مێشکمان میوە دەبێ بخۆیەوە. باشە مۆز بە توێکڵەوە دەخورێ؟ نابێ دەبێت تۆقڵەکەی لێکەوە وایە؟ ئەیمەن لەگەڵ گەرمای هاوینی کوی؟ باشی ڕۆژانە خۆت دەشۆی؟ ئافەرین دەبێ ئەم ڕۆژە خۆت بشۆی لەبەر ئەوەی جسممان بۆن نەکا وایە؟ ئەیمەن گۆرانی دەزانی؟ نازانی؟
ئەدی دەزانی چەپڵەکەم لۆ لێدەی؟ ها؟ بڵێ چەپڵەکی بەهێز لۆزی تەڵەی دەی ئافەرین ئەتشی گوی باشم باشی نێو چییە؟ ئارین ئارین ئافەرین ئارین ئەدی ئەم ناوم چییە؟ زیتەوە ئافەرین جیتەڵا ئارین ئێمە دوو هاوڕێی زۆر خۆشەویستین ئەمن لە سلێمانی ئارین لە هەولێر ئارین ئەتوو پێم برێ لە سەفی چەندی؟ دوو ئەدی لەگەر قوتابخانەی خۆی باشم ئافەرین هەر بژی ئارین ئەتوو قوتابخانەکە زۆر خۆش دەوێ پاک ڕای دەگری خاوێ ڕای دەگری ئەگەر شتێک لەسەر عەرز بکەوێ هەڵی دەگریتەوە دەکەیتە کوێ دەکەیتە تەنەکە خۆڵێ ئافەرین باشە گۆرانی دەزانی ئەدی گۆرانێکم لۆ برێ قوتابخانە زۆر خۆشە مەمەدی بیر خۆشە پارێزم باخچەکەی گاش شۆ پەنجەرێ قوتابخانە گشتاکەی ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەمەدی بیر خۆشە ئافەرین چمیوەک زۆر دەخۆی مۆز باشە ئەمن پێت دەرێم سەیری کامێرێکە ئافەرین بە مندارانی هاوڕێوە بڵێ منداڵان پێویستە هەموو جۆرە میوەیەک بخۆن بۆ ئەوەی سوودتان پێ بگەێنێ دەی منداڵە دەبێت هەموو میوەی بکەم چونکە سوودتان پێبێت ئافەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەن هەرکەزی زۆر سپاس هەوڕێکە کوی باش باشی ناو چییە؟ ئیلیا ئیلیا ناوێکی گەلە خۆشە ئیلیا ئەمنیش ناوم زیتەڵەیە ببین هاوڕێ باشە ئەتوو سەیری تەلەڤیزۆنی کورسان کە لەوێ لە ماوەی منداڵان من دەبینی ئەمنیش دێمە هەولێر ئەو جاری دی بێمە هەولێر سەردانی قوتابخانەکەی تو دەکەمەوە باشە باشە بە هاوڕەکانیش بڵێ زیتەڵا هاتیتە هەولێر هاتە قوتابخانەکەی ما ئەمەی بەسەر کردەوە بە ئەوانیش چاویان لە شاشی کورسان کرد باشە ئافەرین لە سەفی چەندی؟ دوو قوتابخانە زۆر خۆشە ها لەبەر چی؟ لەوێشت فێر دەبێت لەبەرەوەی شت فێرەبی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە باشە ئەتو گۆرانی دەزانی گۆرانیەکێ دەرێ وەرزشە سوودمەندی جوانی لەشە دەست بۆ ڕاست دەست بۆ چاپ تۆپاتە لات بەتە بەتە تۆپاتە لات بەتە بەتە بە دوو حەزت لە وەرزشە ئەدێسە سەر پێ بەسەرعی ئەم دەرێم دەست لۆ سەرێ دەست دەبێ سەرێ من دەرێم بۆ خوارێ توش دەست دەیتە خوارێ ئەڵەم لۆ لاتەنیش باشە دەست بۆ سەرێ بۆ لاتەنیش بۆ خوارێ بۆ سەرشان بۆ سەرێ بۆ سەرێ ئافەرین یەک چەپڵەی بەهێزی لۆ لێدان هەرگیزی باشە ئەتوو میوەی دەخۆی بیوە چ میوەک زۆر دەخۆی پرتەقاڵ پرتەقاڵە گۆرانی وایە ناوی پرتەقاڵ بێ باشە پرتەقاڵ چ ڕەنگەکە؟ پرتەقاڵیە ئافەرین پرتەقاڵ بە تۆکڵەوە دەخورێ؟ ئافەرین دەبێت تۆکڵەکەی لێکەینەوە خاوێنی کەینەوە ئەو جا بخۆین وایە؟ ئافەرین هەر بژی یەک چەپڵەی بەهێزی لۆ لێدان سپاس گوی باشی ناوت چییە؟ ئەرینا ئەرینا گەلە قشتە ئەیاوان سەیری ئەریناکەن ئەرینا ئەتوو لە سەفی چەندی؟ دوو تەمەنت چەندە؟ هەفت ئافەرین ئەرینا قوتابیەکی زۆر زیرەکە هاوڕێی منە لە هەولێرە ئەرینا ئەتوو پێت خۆشە من هاتوومە هەولێرێ؟ هەولێر زۆر خۆشە ئەتوو هاتووتە سلێمانی؟ لۆ نایە سلێمانی؟ وەرە سلێمانی ئەوە نیە من شاتمە هەولێرێ ئەمن دەچمە هەولێرێ ئەمن دەچمە دۆژێ ئەمن دەچمە کەرکووک ئەمن دەچمە هەر جێک کە من داری کوردستانی لێبی ئەتوو پێت خۆشە؟ ئافەرین باشە پێم بڵێ لەگەڵ قوتابخانەی کوی وانەکان باش دەخینی؟ ئافەرین هەر بژی ئەدی گۆرانی دەزانی گۆرانی؟ ئەدی گۆرانێکی خۆشم لۆ برێ؟ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاش و شۆ پەنجەرێ قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیۆشە لە تیفەڵمان ئافەرین زۆر باشە یەک چەپڵێک قایمی لۆ لێدان باشە ئەرین
پێم بڵێ ئەتوو میوەی دەخۆی بەڵێ لەبەر هەندێک ئاوها قشتی بەڵێ ئافرین چ میوەک زۆر دەخۆی فراوڵە فراولە دەماوی کرد ماسی فراولەت کرد ئەمن دوای بەرنامەیە من دەچ فراولەی دەخۆمە توش بۆ خۆ بچۆ مارێ فراولەی بخۆ باشە میوەی دەشۆیەوە بەڵێ لۆ چکە خاوێن دەبتەوە ئافرین دەبێ خاوێنی بکەیتەوە ئەو جابی خۆی نابێ میوە هەر ئاوها کە کڕیت ڕاستەوخۆ بیخۆی دوایی گەدە دێشی وایە ئافرین ئەمن جارێکی دیکات بۆ لۆ هەولێرێ دێمەلات و فراولەت لۆ دێن باشە زۆر سپاس ئەرین گیان سپاس هەر بژیت خوان لەگەڵ گوی باشی نێو چییە ئەنەس تۆ من دەناسی بەڵێ ناو چییە زیتاڵە ئافرین ئەمن لەکوێ پیشان دەدا بزان دەزانی تەلەڤیزیۆنی تەلەڤیزیۆن کوێ کورسات وایە ئەتوو تەمەشای ماوەی مندارانی کورساتی دەکەی وڵای ئەو ماوەی حەزم لێ نەچوویتێ لەبەر خوێندنی وایە دەبی لە پشووی هاوینی تەمەشای تەلەڤیزیۆنکەی تەمەشای کورساتکەی ئەمن دەبینی لەوێ باشە ئەتوو پێت خۆشە ئەمە ببینە هاوڕێ ئەمنیش گەلک پێم خۆشە هاوڕێتی ئینسانی وەکی تو ئازا و جۆڕاڵی بکە باشە تو پێم برێ لەگەڵ قوتابخانەی کوی باشی هەمیشە گەلک باش بێ من زۆر پێم خۆشە تۆ ببیا کەسێکی زۆر باش لۆ ئایندەی نیشتیمانی ئادی گۆرانی دەزانی گۆرانیەکم لۆ برێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و شادی پارێزم بە قسەکەی دەرگا و شە پەنجەری فێرمان دەکا وریا بین بۆ دەنگانە ئازا بین ئافرین هەر بژی یەک چەپڵی بێزی لۆ لێدەر ئەدی ئەتۆ پێم برێ ئەگەر لەسەر عەرەبانەک میوەی لێبوو چووی میوە کڕی ڕاستەوخۆ دەبێ بخۆی ئەدی چ دەکەی دەیشێوە ئینجا لێ خۆی ئافرین دەبێ بە ئاوی بشۆیەوە ئەو جا بخۆی لەبەر چی ئەخەر گەردەمان ئازاری پێخوا ئافرین جگە لەوە ئەگەر میوەکە نەشۆیتەوە چی پێوەیە تۆز و باوانە تۆز و ئەو شتانی پێوەیە دوای نەخۆشەکەوین گەدەمان تێک دەچێ وایە هەر بژی یەک چەپڵی بێز لۆ من لێدا ئافرین زۆر سپاس بۆ تۆ سپاس گوی باشی نێو چییە سۆس ئەی هاوار سۆس ناوەکی گەلە خۆشە سۆس خۆشی زۆر کشتە ئەزانی سۆس تەمەن چەندە هەشت هەر بژی لە سەفی چەندی دوو زۆر باشە سۆس ئەتوو حەزت لە چ میوەیەکە زۆر پرتەقاڵ لۆ ڤیتامین سی تێدایە ڤیتامین سی لۆ جەسەمان زۆر گرنگە دەبێ هەمومان میوەی بخۆین وایە ئەتوو لەگەڵوانەکانتا باشی ئەوە هەمووی بەهۆی پرتەقاڵ و میوەوەیە وایە ئەگەر میوە نەخۆین بیرکردنەوەمان باش نابێ مێشکمان باش نابێ ئەو کاتە تااقەتی خوێندنیشمان نییە وایە لە چ وانەیەک زۆر باشی ئینگلیزی زۆر خۆشە وایە ئادی دەزانی هەموو پیتەکانم لۆ برێ ئادی لۆ برێ زێت هەر بژی ئافرین ئەدی دەزای چەپڵەیەکی قایم لۆ زیتاڵێ لێدەی ئەدی چەپڵەکەم لۆ لێدا زۆر سپاسانەکەم ئەدی گۆرانێکم لۆ برێ ئاواتم بڵێ ئێمە منداڵی جوانی نێوەی داهاتوین زۆر عەزمان لە خوێندنە لە ژیانی پێشکەوتن دەبێت چاودێرەمان بکەن مافەکانمان دابیر بکەن گوێمان لێ بگرن ڕامەوە ڕۆن ئازابی ناچۆ لە خوێندنی و گفتوگۆ پێویستە قوتابخانە نەخۆشانەمان هەبێت چەپڵەیەکی لۆ لێدار هەر بژی زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکەم گوی باشی ناو چییە دانیال ئافرین دانیال ناوێکی گەلە خۆشە دی ناوی خۆشە ناو چییە ئافرین زیتەڵا تۆ مناڵێکی زۆر وریایە منت دیتووە لە کورساتە منت دیتووە سەیری کورسات کە سەعات 5 من دەبینی قوتابخانەکەی خۆشت دەبینیەوە باشە ئەمن دەبینی لەگەڵ مناڵە عەزیزەکانی کوردستان دانیال ئەتوو قوتابخانەت خۆش دەبێ بانیا زوڵ دەسی زوو دێ قوتابخانە ئافرین باشە پێم بڵێ لەگەڵ وانەکانت کوی باش دەخوێنی ئافرین
گۆرانی دەزانی گۆرانی ئەدی گۆرانێکم لۆ برێ قوتابخانە زۆر خۆشە ئەمەڵبەندی بیر و شادەی پارێزم باخۆتە دەرداش و شەو پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمانتەکە وریابن بۆ تەنگان ئازابن قوتابخانە زۆر خۆشە ئەمەڵبەندی بیر و لەتی فەڵمە ئەفەرین زۆر باشە بەردەوام بە لە قوتابخانە باشە وانەکانت باش بخوێنی کە قوتابخانە تەواو بوو لە بشوویاوینا بۆ خۆ دیارەکان بکە کە قوتابخانە کرایەوە وانەکانت بخوێنە باشە یەکسە بڵێ بەهێز لۆلدانیالی لێدە هەر بشی کوی باشی نێو چییە؟ ئانیا تو ئەمنت خۆش دەوێ؟ ببینە هاوڕێ؟ زۆر باشە کەواتە ئەتوو سەعات 5 عەسرێ سەیری کورسات کە من دەبینی لەوێ ئانیا ئەمنیش گەلە خۆشحاڵم بە دیتنی تو باشە زۆر سپاس ئەنیا لە سەفی چەندی؟ لە 2 پۆلی 2 زۆر خۆشە پۆلی 3 لەوی خۆشترە پۆلی 4 لەوی خۆشترە پۆلی 5 لەوی خۆشترە هەتا خوێندنی تەواو دەکەی ئەتوو پێت خۆشە کە گەورە بووی ببێ چی؟ دکتۆر ئەی هاوار دکتۆری ددان یان دکتۆری ناوسک ددان ئەفەری دوایی ئەمە کە پیر بووم ئاوا ددانم تیان نەمەوەتم ئەنیا کوی ئەتوو دەی دانم لۆ چاک بکەیەوە ئەفەرین ئەنیا باشە ئەتوو چ میوەک زۆر دەخۆی؟ هەنار ئەتوو گۆرانێت بیسووە هەناری لە نێو ڕەزی پای لێ دەنادە لەرزی باشە هەناری ترشت پێ خۆشەیان هەناری شیرین؟ هەناری ترش گەماوی کرد هەناری ترش گەلە خۆشە بەڵام برەک خوێ پیاکەی ئەو جا بخۆیەوە وایە؟ ئافەرین گۆرانێکم لۆ دەرەی؟ ئۆ ئێتە گۆرانێکم لۆ برێ ساڵی نوێمان پیرۆز بێ دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەم یاخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابیەکی وریام ڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دێ کا دەستمان داکەوێ بەلی خاوێنم هیچ کات ناژاکێنم هەر بژووی قوتابخانە کە ماڵبەندی ژیانە بژی هاوڕێکانم بژی مامۆستاکانم هاوڕێ زیرەکەکانم لێلا مستەفا ئافرین هەر بژی هاوڕێ جوانەکانم هاوڕێ قشتەکانم زۆر سپاس بۆ تۆ سپاسانیە گیان هەر بژی چی ناو چییە؟ باڵا ناوەکی گەلە خۆشە باڵات هەمیشە بڵند بی باشە باڵا ئافرین باڵا لە سەفی چەندی؟ دوو باشە ئەتوو قوتابخانەت خۆش دەوێ؟ باشە باڵا ئەو مەحفەزەیە ڕسمی چییە؟ باتمانە تو باتمانت دیت و ئاوا دەڕوا دەڕوات و دێ وایە؟ ئافەرین ئەتوو باتمانت خۆش دەوێ لەبەر هەندێک کڕیت؟ ئافەرین باشە پێم بڵێ ئەتوو میوەی دەخۆی؟ ها؟ شۆم لێت نییە؟ ئافەرین چ میوەک حەز لێیە؟ مۆز گەلک خۆشە مۆز بە تۆکڵەوە دەخورێ؟ لۆ؟ دبلیکی ئەوتە ئافەرین دەبێت تۆکڵەکەی لێکەوە ئەگەر بە تۆکڵەوە بخۆی چ دەبی؟ گەدە دێشی گەدە ئازاری پێدەگا وایە؟ باشە پێم بڵێ گۆرانی دەزانی؟ ئەدیە تو ڕێواست خواردیە؟ ڕێواسی کەلیخانی؟ خواردیتت؟ ئافەرین چەپڵەیەکی بەهێزم لۆ لێدا؟ دەی هەر بژی ئافەرین سپاس بۆیەوە کوی باشی نێو چییە؟ ئەحمەد ئەوە چییە ئەو شتەی بەردەست؟ ئەوە ڕسمی چیەتیایە؟ سپایدەرمانە تو سپایدەرمانت دیتیە؟ کە ئەوهای دەکا فرد پەتەکە لە نێو دەستی دەڕوا لۆ سەقفی وایە؟ ئەتوو سپایدەرمان خۆش دەوێ؟ ئەمنیش گەلە خۆشم دەوێ ئەتوو ئەوە لەکوێ بابەت لێ بڕی؟ ئافەرین ئەدی پێم بڵێ تۆ لە قوتابخانە کوی؟ باشی بانیا زۆڵ دەسی لە خەوێ؟ یانە راو باشم دەدەی من خەوم دێ شەوان زوو دەنووی؟ ئافەرین شەوان زوو بنووی لەبەرەوەی بانیا زۆڵ چی لە خەوێ باشە؟ ئەدی شەوان میوە دەخۆی؟ ئافەرین چ میوەک زۆر حەز لێیە؟ دەشوێەوە هەنار؟ ئەدی بە تۆکڵەوە دەخۆی؟ نابێ ئەبێ تۆکڵەکەی لێکەوە ئەبێ پاک بشوێەوە ئەو جا هەنارەکەی بخۆی هەناری چیت حەز لێیە؟ ترش مەڵێ هەناری ترش دەم ناوی کرد زۆر خۆشە هەناری ترش
باشە پێم بڵێ ئەبێ ڕۆژی چەند کیلۆ هەنان بخۆی؟ یەک کیلۆ ئەبێ یەک قل بخۆی وایە؟ نابێ زۆر زیان میوە بخۆی لەبەرەوەی هەموو شتێک کە زیان خوارد زیانت پێدەگەێنێ. ئەتو گۆرانی دەزانی؟ ئەدی گۆرانێکم لۆ برێ؟ ئاواتی منداڵان ئێمە منداڵە جوانین زۆر حەزمان لە خوێندنە لە ژیان پێشکەوتنە دەبێت چاودێری مافەکانمان دابیر بکەن گوێ بگەن ڕاماوە بگین ئازاد بیناچ لە خوێندن و گفتوگۆ پێویستە قوتابخانە و خۆشخانەمانە دەبێ بێ جیاوازی و ئاین و ژمان بە تەبایی لە وڵات خۆماندا بشین. ئەفەری ئەو گۆرانێکی زۆر باش بوو ئەوە ڕێنماییشە بۆ هەموو هاوڕێکانت وایە؟ یەک چەپڵی بەهێزی لۆ لێدەن هەر بژی زۆر سپاس. کوی باشی زۆر سپاس. ئەتوش سەلامەت بی. نێوت چییە؟ پەیوەست ئەتوو نێوت کلێ خۆشە. باشە ئەتوو لە سەفی چەندی؟ دوو. هەر بژی پەیوەستەوە چییە دەخۆی بەو بەیانی؟ میوەیە. ئەوە شەربەتە. شەربەتی چییە؟ تقال. لۆ چی دەخۆی؟ ڤیتامین. ڤیتامینی تێدایە؟ ئەفەری ڤیتامین لۆ چ باشە؟ ڤیتامین سی لۆ جەستە باشە؟ ئەدی لۆ مێشکی؟ لۆ مێشکش باشە دەستشتت بە بکەنی. ئافەرین ئەدی عەزەڵت ئاوالێکە وەکو من. ئەها سیرکە پەیوەست میوەی دەخوا شەربەتی دەخوا عەزەڵاتی چەند بەهێزە وەکی منە ئەمنیش بەهێزم. ئافەرین ئەبێ میوە بخۆی ئەبێ شت زۆر بخۆین لەبەرەوەی عەزەڵەمان زۆر بەهێز بی لەبەرەوەی توانامان هەبی مێشکمان فراواتر بیرکاتەوە وایە؟ ئەتوو چ میوەک زۆر دەخۆی؟ مۆز زۆر باشە. باشە پرسیارێکت لێ دەکەم چ گیاندارێک زۆر حەزی لە مۆزە؟ مەیمون. ئافەرین مەیمون. ئەتۆ مەیمون دیتیە؟ نەدیتیە؟ چۆ سەردانی باخچەی ئاژەڵاکە لەوێ مەیمونی لێیە مەیمون دەرێکی وایە؟ ئافەرین هەر بژی ئادی گۆرانێکم لۆ برێ؟ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و خۆشە دیپایزم با قوتەکەی لەگاو شۆ پەنجەری قوتابخانە کشتکاتێ ڕووناکیمان داتێ ئێرمان دەکاوریابین بۆ تنگانە ئازاد قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و خۆشە. ئافەرین زۆر باشە. ئەتو پێت خۆشە بناتمەوە لێرێ؟ زۆر سپاس. برێ زیتەڵا بەخێر بێ لۆ شاری هەولێر. زیتەڵا بەخێر بێ سەیری کامێریکا بڵێ زیتەڵا بەخێرێ لۆ شاری قەڵاو منارەی. زیتەڵا بەخێر بێ لۆ شاری قنارەی هەولێر. ئافەرین یەک چەپڵی بەهێزی لۆ دیێدەن هەر بژی. کوی باشی ناوت چییە؟ ئەحمەد. ئەدی وەرە با پرچمان شانەکەی دەی ئەتوش پرچە شانەکە. ئەمن قشتم یان ئەحمەد؟ نا ئەتوش قشتی. ئەمن و ئەحمەد دوو هاوڕێ. ئەحمەد ئەتوو خەڵکی کوێی؟ کوردستان. ئێرە چ شارێکە؟ ئێرە سلێمانیە ئێرە؟ ئەدی کوێیە؟ هەولێر. وایە ئەفەرین ئەتوو خەڵکی هەولێری وایە؟ ئەمنیش خەڵکی سلێمانیمە. ئەمە دوو هاوڕێین ئەمە لە سلێمانی هاتینە کنەن بووە وایە؟ باشە گۆرانی دەزانی؟ باشە ئەدی دەزانی چەپڵەکەم لۆ لێدەی؟ ئەدی چەپڵەک لێدە؟ ئافەرین. باشە پێم بڵێ ئەتوو حەزت لە چ میوەیەکە زۆر؟ مۆز. لەبەر چی؟ ئافەرین سوودت پێدەگەێنێ. باشە چۆلەکە مۆزە خوا؟ ئەدی پرنگ. نا ئەدی چ گیاندارێک میوەی مۆز زۆر دەخوا؟ مەیمون. ئافەرین ئەتوو مەیمونە دیتیە؟ زۆر مەیمون گەلک جوانە وایە؟ ئافەرین هەر بژیت یەک چەپڵی بەهێز بۆ مەیمونیش هەر بژی. کوی باشی ناوت چییە؟ محەممەد. ئەدی من ناوت چییە؟ ئافەرین محەممەد و زیتەڵە دوو هاوڕێن. محەممەد لە شاری هەولێرە شاری قەڵاو مناری خۆشەویست. ئەمنیش لە سلێمانیم هاتوومە لۆ سەردانی کاکە محەممەدی. کاکە محەممەد ئەتوو پێت خۆشە مناتمەوە لێرێ؟ ئەمە زوو بێمەوە لێرێ بچم قوتابخانەکانی دی بەسەرکەمەوە؟ ئافەرین کاکە محەممەد لە سەفی چەندی؟ ئافەرین کاکە محەممەد ئەتوو بەیانیان میوەی دەخۆی؟
چ میوەک ئافرین حەزت لە چ ڕەنگە سێوەکە کەسێک ئافرین لەبەر ئەوەی ڤیتامینی زۆر باشی تایە لۆ کەپومان زۆر باشە کەپووی بەهێز دەکا جەستەمان بەهێز دەکا چاومان تیژ دەبی مێشکمان فراوان بیر دەکاتەوە بە میوەی وایە باشە ئەبێ میوە کە کڕیت یەکسەر بیخۆی یان دەبێت چی لێ بکەی ئەبێ پاک بیشۆیەوە لۆ زۆر باشە لەبەرەوەی لە حەلوەی پیسی لێ دەنیشی بەدارەوە تەق و تۆزی پێوە دەنیشی دەبێ پاکی بکەینەوە خاوین بکەینەوە ئەوجا بخۆین وایە هەر پشی یەک چەپڕێک قایم لۆ کاکە محەمەدی لێدەن هەر پشی